نەخۆشی کویدی-19 و کارنامەی ئاینفرۆشان. ڤیرۆسی کۆڕۆنا لە ئاستی جیهاندا بوو بەهۆی مەرگی زیاتر لە 5 ملیۆن مرۆڤ. ئێستا بە یارمەتی زانست و لێکۆڵینەوەی ملیۆنان پزیشک، پەرستار و هێزی کارێک کە پاک و خاوێنی کردوتە بابەتی ڕوتین و شەو و ڕۆژی خۆی ژیان تا ڕادەیەک لە زۆریەک لە شوێنەکانی جیهان خەریکە ئاسایی دەبێتەوە. نەخۆشیە گشتگیر و کوشەندەکان مەترسیەکی جددی بۆ خەڵکی جیهانن و هەموو دەسەڵاتەکان لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری تا دواکەوتوو ناتوانن کاریگەری ئەم نەخۆشیانە لەسەر کۆمەڵگا و بواری ئابووری و بەڕێوەبەری وڵات و ژیانی ڕۆژانەی خەڵک لەبەرچاو نەگرن. خەڵک لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گەلێک فێربوون و بە چاوی خۆیان بینیان کە لە وڵاتێکی وەک ئێران چۆن گیان و ژیانی خەڵک بۆ سەرانی گەندەڵی حکوومەتی ئیسلامی هیچ بایەخێکی نییە. ڤیرۆسی کۆڕۆنا لە هەمان حاڵدا زەربەیەکی قورسی لە ناوەندە مەسەبیەکان و دەستگای دیندا. لەم دەورەیەدا بینیمان کە زۆربەی هەرە زۆری شوێنە مەسەبیەکانی جیهان کە قەرار بوو شەفا بەخش بن خۆیان داخران. لە واتیکانەوە تا مەککە، لە قومەوە تا نەجەف، دەرگای کلیسا، کنسێت و مزگەوت و مەعبەدەکان داخران و خەڵک لە جیات ڕووکردنە ئاسمان و ڕێبەرانی دینی چاوی هیوایان لە ناوەندە پزیشکی و زانستیەکان بڕی تابتوانن وەڵامێک بۆ ڤیرۆسی کۆڕۆنا بدۆزنەوە. ئەمڕۆ زانایان و زانست وەڵام یان دەرمانێکیان بۆ هەر پرسیارێک و بۆ هەر ڤیرۆس و بەڵایەکی سروشتی نییە، بەڵام بەشێکی بەرین لە جەمعیەتی جیهان و تەنانەت خودی دینفرۆشان کە نانیان لە دوکانی دین و مەسهەبەوە دابین دەبێت دەزانن کە لە هیچ کتێبێکی پیرۆزی دینیدا وەڵامێک بۆ بەڵا سروشتیەکان بوونی نییە. بەڵام جیاوازیەکە لەوەدایە کە زانست دەرگای گەڕان نابەستێت، وەڵام و ڕێگا چارەکان بە هێزێکی خەیاڵی ناسپێرێت. لە تاقیگە و ناوەندەکانی لێکۆڵینەوە لە زانکۆ و ناوەندە زانستیەکاندا بەرەوڕووی ئەو کێشانە دەبێتەوە کە سەریان هەڵداوە و ڕۆژ نییە کە بۆ دەیان پرسیار و گرفتی ژیانی مرۆڤ وەڵامی دروست و ڕێگا چارەی واقعی نەدۆزرێتەوە و ئەم هەوڵانە بەردەوام درێژیان هەیە. هێزی کار و وزەی داهێنەری مرۆڤ سروشت و سەرکێشیەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر کۆنتڕۆڵ دەکات و دەیهێنێتە خزمەت مرۆڤایەتیەوە. ئەمڕۆ تا دەستگای دین سەرەڕای ملیاردها دۆلار کە دەکرێتە خەرجی تەبلیغاتەکەی ڕۆژ بە ڕۆژی لاوااستر دەکات. هۆگرایەتی گشتی زانست بەردەوام زیاتر دەبێت. زانست هەنگاوێک بەرەو پێش هەڵدەگرێت و مەسهەب و دەستگای دین دوو هەنگاو بەرەو دواوە دەڕۆن. گەشەی زانست و توانای زانستیەک کە لە خزمەت مرۆڤ و ژینگەدا بێت نەبۆ لەناوبردنی لە پەیداویستیەکانی ڕزگاری واقعی ئینسان لە دەست چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان و سروشتی سەرکەش و بەڵاکانیەتی. بەڵام هەتا ئەو کات کۆمەڵێک هەوڵی جددی دەکرێ و دەبێ ئەنجام بدرێت. جیای دین لە دەوڵەت و لە پەروەردە و بارهێنان بڕینی هەر جۆرە یارمەتیەکی ماڵی دەوڵەتی بۆ دەستگای دین، ئازادی دینداری یان بێدینی، دەرفەتی بەرابەر و ئازاد بۆ حزوری ناوەندە زانستیەکان لە میدیای هەواڵنێری و سیاسی و هیتر دەتوانێت لەشکەری بانگەشەکارانی مەسەب کە نانیان لە گرەوی جەهل و دەمارگرژیدایە ناچار بە پاشەکشەی جددی بکات. زۆرترین بودجەی هەر وڵاتێک بۆ دەرمان و پەروەردە، گەشەی زانست و لێکۆڵینەوە، دیفاع لە ژینگە، پاک و خاوێنی سروشت و شوێنی کار تەرخان بکرێت و لە بڕیاردان لەسەر سڵامەتی گشتی زانایان و شارەزایان قسەی نهایی بکەن. دەستگای دین و دینفرۆشان کە تەجارەتی ملیارد دۆلاری ساڵانەیان بۆ خورافە و بەرەو دوابردنی خەڵک تەرخان دەکرێت، نەتەنیا نابێ هیچ یارمەتیەکی دەوڵەتیان بەرکەوێت، بەڵکو پێویستە دانی ماڵیاتی قورسیش قبول بکەن. قارەمانانی خەبات دژ بە ڤیرۆسی کۆڕۆنا، پەرستاران، پزیشکان و کرێکارانی خزمەتگوزاری گشتین، نەک بانگەشەکارانی مەسهەبی و تێئۆریسیەن و مۆرەکانیان کە لە خزمەت دووکانی دینفرۆشاندان.